لە مۆسکۆ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا فەرشی سوور و ئێوارەخوانێکی دەوڵەتی بۆ میوانداری شی جینپینگ سەرۆکی چین ڕێکخست. وەک ئەندامانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان، چین و رووسیا بەردەوام دەبن لە کارکردن لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ پاراستنی بنەما بنەڕەتیەکانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان بە توندی لەسەر بنەمای ئامانج و بنەماکانی پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکان. شی جینپینگ داوای چارەسەری دیبلۆماسی لە ئوکرانیا دەکات کە پوتین دەڵێت پشتیوانی دەکات. ئێمە پێمان وایە زۆرێک لە خاڵەکانی پلانی ئاشتی چین هاو ئاهەنگن لەگەڵ ڕێبازەکانی رووسیا و دەکرێت بنەمایەک بۆ یەکلایکردنەوەی ئاشتیانە پێک بهێنێت لە کاتێکدا ئایا ڕۆژئاوا و کیێڤ ئامادەن بۆی، بەڵام هێشتا هیچ ئامادەیەکی لەو شێوەیە لە لای ئەوانەوە نابینین. کۆشکی سپی دەنگۆکانی پوتینی ڕەت کردەوە. هیچمان نەبینیوە لەوەی دەیڵێن دەست پێشخەریشیان کردووە ئەوە هیوایەکمان دەدات تێ ئەم شەڕە بەم زوانە کۆتایی پێبێت. پێش کۆبوونەوەی پوتین و شی ئەمریکا هۆشداریدا لە ئاگربەست بە نێوەندگیری چین و ڕایگەیان دەستکەوتەکانی رووسیا لە ئوکرانیا پەسەند دەکات. کۆبوونەوەی پوتین و شی پێشنیاری دانوستانەکانی ئاگربەستی لە نەکەوتەوە. جۆن کێربی وتی ئەمریکا تەنها پشتگیری لەو دانوستانانە دەکات کە بە نێوەندگیری بەیژینگ بەڕێوە دەچێت. ئەگە سەرۆکی ئوکرانیا ڤۆڵدەمیر زێلێنسکی پێی وابوو کە دەبنە هۆی ئاشتێکی دادپەروەرانە بۆ سەرۆکی ئوکرانیا، ئەوە مانای ئەوەیە کە هیچ لە بەردانواندنێک ناکرێت لەسەر ئەو خاکەی کە پوتین خستوێتە سەر وڵاتەکەی. گومانم هەیە ڕووسەکان بەو مەرجا رازی ببن. ئەوان پێشتر ئەوەیان ڕەت کردوێتەوە و بە هیچ جۆرێک بە خاڵی دەستپێکی دانوستان داینانێن. زلنسکی ڕۆژی سێشەمە لەگەڵ فۆمیۆ کێشەیدا کۆبەوە سەرۆگۆزیرانی ژاپۆن دوایین سەرکردەی هاوپەیمانی ڕۆژاوا بوو کە سەردانێکی لەناکاوی بۆ کیڤ ئەنجامدا. بە لە بەرچاوگرتنی هێزی ژاپۆن و پێشەنگیەکەی لە داکۆچیکردن لە ئاشتی لە ئاسیا و لە جێبەجێکردنی یاسا نێونەتەوەییەکان بۆ سەقامگیری، هەروەش بەرپرسیارەتی ژاپۆن وەک سەرۆکی وڵاتانی کۆمەڵەی حەوت ئەوە و توێژەکانمان هەر بەڕاستی بەرەنجامێکی جیهانیانیان دەبن. دوای دیدارەکەی لەگەڵ پوتین ڕەنگە پەیوەندی تەلەفۆنی لە نێوان شی و زلنسکیدا ڕووبدات، بەڵام ئەوە پژڕاز نەکراوەتەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پاتسی ویدە کاسوارە، واشنگتن.